بەڵێ زانا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن من ئێستا لەیەکێک لە بنکەلاوەچیەکانم لا قەزای سۆران دیارە وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان بەڕێز مامۆستا شێروان زرار بنکەلاوەچیەکانی ئەو دەبەرە بەسەر دەکاتەوە بنکەلاوەچیەکانی هەرێر خەلیفان سۆران و چەند بنکەلاوەشیش تر بەسەرکاتەوە بە مەبەستی ئاگا لێبوون لە چۆنیەتی بەڕێوەچوونی ئیش و کارەکانیان من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەڕێز مامۆستا شوان ئەگەر بیتە ئێرانە بەڵێ سڵاوت لەبێتن مامۆستا هۆکاری سەردانەکەتان چییە بۆ دەبەری سۆران بەناوی خوای گەورە میرەبان سڵاوی خوای گەورە لە بەڕێزتان لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بە پێویستمان زانی لە ئەنجومەنی کۆمیساران کە لە نزیکەوە سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەین بۆ دڵنیابوون لە بەڕێوەچوونی پرۆسەکە ئایا بە شێوەیەک بەڕێوە دەچێت هەروەها بۆ گرفتانێکی هیانە لە بنکەکان چ گرفتێکیان هەبوو بۆی کە هاوکاریان بین لە چارەسەرکردنی و لێرەشەوە بە پێویستی دەزانم و دەرفەتێکە بۆی کە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی و دەبەرە بکەین کە سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن لە ماوەی کە دیاری کراوە تاکو 15/8 بەتایبەت ئەوانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو شوێنی نیشەجێبوونیان گۆڕیوە واتە پێش لە شوێنێک بوون ئێستا لە شوێنێکی ترن بۆی کە لە نزیکترین شوێنی دەنگدان بتوان دەنگدەن لەو شوێنێکی ئێستا بخۆیان لێ نیشەجێن ئەو هاوکارێکی باشە چونکە زۆر خەڵک لە کاتی هەڵبژاردنەکان بێبەش دەبێت لەبەرەوەی کە پێش لە شوێنی تر بووە خاڵی دووەمە ئەو کەسانێک کە کەسێکی نزیکیان وفاتی کردووە دەیانەوێت لەو نزیکانە ینی لەو ماوەدا بە فەرمی ئاڕاستی کۆمیسیۆنی بکەن و بسرێتەوە ناوەکەی لە قایمی تۆماری دەنگدەنەدا نەمێنی خاڵێکی تر ئەوانەی کە ناویان گۆڕیوە یان بە شێوەیەک ناوی کەسوکاریان گۆڕاوە بە شێوەی فەرمی لەڕێیان لەلایەن دەرگاکانەوە بۆی کە گرفتیان بۆ دروست نەبێت لە کاتی دەنگداندا خاڵێکی تر ئەوانەی کە ئێمە خەڵکانێکمان هەیە کە تەمەنیان سەر و 90 ساڵە کە ڕێژەیەکی زۆر ئەوە و ئەوانش کە ناوی لێکچوویان هەیە ناوەکانیان ناویسانیان وەکویەکەن مالیدیان وەکویەکە ئەوانش داوامان کردووە بە قایمێک نزیکەی 57,000 کەسە لە ئاسی هەموو هەرێمی کوردستاندا داوامان کردو ئەو بەڕێزانە سەردانی بنکەکان بکەن بۆی کە دڵنیایی بدەن بە ئێمە کۆتا شوێنی نیشەجێبوونیان و خۆیان جارێکی بسلمێنەوە بۆی کە ئێمە تەنها لە یەک شوێنی بنکەی دەنگدان ناوەکانی بهێڵنەوە سەردانی هاوڵاتیان لە چاسێکدا بۆ بنکەلاوەچیەکان پێشتر بەهۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە جۆرێک لە ناومێدی لای هاوڵاتیان دروست بوو ئێوە چۆن ئومێد ئەگەڕێنەوە بۆ هاوڵاتیان بۆی سەردانی بنکەلاوەچیەکان بکەن بۆ نوێکردنەوەی ناوەکان من بەڕاستی لە ئاسپێوی زانیە لە هەندێک بنکەکان تا ڕادێک باشە بەڵام لە هەندێک بنکەی تازە چونکە ئێمە بە زانیاریتان پێش دوو بنکەی دەنگدان هەبووە لە کاتی ڕاپرسیدا ئێستا 5 بنکەی دەنگدانە بۆی کە زۆرترین هاوڵاتی بتوانێت لە نزیکترین شوێنی خۆی ینی سەردان بکە ئومێد دەکەین لە ڕێی کەناڵەکانی بەڕێزشانەوە هانی هاوڵاتیان بدرێت زیاتر و بەتابەت کەناڵ لۆکاڵیەکان کە هاوڵاتیانی خۆشەویستی ئەو دەبەر ئاگدارکەنەوە کە چەند بنکەی دەنگدانی لێیە و هەدەفی ئەو بنکە دەنگدانە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە بۆی کە خەڵک دڵنیا بێت لەوەی کە لەو ماوەیەدا سەردانی بنکەکانی دەنگدان بکە ئومێد دەکەینەوە هاوکارێکی باش بۆی هەموو قوارە سیاسیەکان بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆی کە جارێکە بتوانن بە گروتینێکی زیاتر بەشداری هەڵبژاردنەکان بکەن هەڵبژاردنەکان لە کاتی خۆی داکرێت دەنگۆی ئەو هەیە هەندێک لایەن باس لەوەکەن کە هەڵبژاردنەکان دوا بخرێتە تاکو ئێستامە بەڕاستی وا ئیش دەکەین کە 100% هەڵبژاردن بکرێت و تاکو ئێستا هیچ شتێکی فەرمی بە ئێمە نەگەیشتووە و ئێمە لە کارەکانی خۆمان بەردەوام دەبین تاکو شتی فەرمیان پێ نەگات چونکە ئاڕاستی ئێمە وایە کە بەڕاستی لە 100 بکرێ و داواشمان کردو لە حکوومەت هەرێمی کوردستان و لە پەرلەمان ئەگەرێک هەیە بە حەقت نەیخەنە ناو کاتی هەڵبژاردنەکان بۆی خەڵک دوودڵ نەبێ تاکو ئێستا لای ئێمە وایە کە 100 هەڵبژاردن دەکرێت و ئومێد جوای ئینشاڵڵا کە دوای نەکرێت دواخستنی هەڵبژاردنەکان لە دەسەڵاتی چێدایە لە دەسەڵاتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیراندا بەڵام ئێمە پێشتر قسەمان کردووە ئێمە بەڕاستی پێویستە زووتر ئاگدار بکرێنەوە چونکە هەموو ئاراستەکانی ئێمە وە بەخۆتان ئاگدارن کە بنکەکانی تۆماری دەنگداران کراوتەوە و ئێمە تیر و پشک بۆ قوارە سیاسیەکان کراوە و بڕیار ئێمە لە هەفتەیدا ینی تاکو 25 مانگ ناوی سەرجەم پاڵەوراوان وەربگرین ئەوانە هەمووی بەڕاستی بەڵگە و دەلایلی ئەوەیە کە ئێمە هەموو قۆناغەکانمان تێپەڕاندووە و ئومێد دەکەین کە ئەگەر لەسەر پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە دەکرێت کاتێکی کە بۆیان دیاری بکرێت بەڵام هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی کوردستان بەڵێ کاکزانم نەگەڕێمەوە لای تۆ